ئێمەین یەکێتی چرایەکین بۆ ئازادی و بەختەوەری کوردستانمان داگیر چاوین ڕێبازێکین کە ئەنگای بڕوا و بیری نوێن وەک کەتاوین چەپکێ گوڵین هیوای ئاشتی و نان و کار و دادپەروەری پەیاممانە سەنگەرێکین پشت و پەنای بیر و بازووی ڕەنجدەرانە ئاسۆی ڕوونی مەدەنیەت و گیانی زیندوی وەچەرخانی دیموکراسین پێشمەرگەی ئاوەدانی و شەپۆڵێکی ئەم سەدەیەی یەکسانین شوورەیەکین پاراستنی مافی مرۆڤ هەستی بەرزی وجدانمانە چارەنووسی مافی گەلمان لە پێشەنجی خەباتمانە هاوارێکی دەنجی حەقی مناڵان و گەنج و پیر و ژن و پیاوین بۆ ئامانجی بەشخوراوان ئومێدین و سۆمای چاوین چنجێ پشکۆین بێباکانە بۆ یەکێتی نیشتیمانی لە سووتانین لە ژێر سایەی شکۆمەندی مێژوویەکی پڕ سەروەری شەهیدانین ئێمەین هێزی نەسرەوتن و موژدەبەخشی ڕەوتی سەردەم بەبێ وچان هەر بەڕێوەین تا کۆتا دێ جەور و ستەم بەڵێ ئێمەین ڕۆحی پاچی لێبوردەی و خۆشەویستی بەڵێ ئێمەین دوندی ورە و بەرخودان و خۆنەویستی بەڵێ ئێمەین بۆ ئایندە ڕەنگی وەرزەکان سەوزەکەین بەڵێ ئێمەین لە شەوە سەنگ نیگای ئامانجمان گەشەکەین